بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو و خۆشەویستی و ڕێز بۆ ئێوەی ئازیز و خۆشەویستی بینەر سوپاسان دەکەین کە لەم ساتەدا ئێوە بینەری ئێمن و خۆشحاڵ دەبین کە لە چوارچێوەی گفتوگۆی ئەمڕۆدا ئێوەی ئازیز و خۆشەویست لەگەڵمان بن. خۆشەویستانم ئێمە مانجێکی تەواومان بەڕێ کرد کاویش مانجی پیرۆزی ڕەمەزان بوو، مانجێکی پیرۆز، مانجێکی پڕ لە سەبر و ئارامی و خۆڕاگری، مانجێک پڕ لە تاعات و تەقوا و عیبادەت، مانجێک بە هەموو ئەو وەسفە جوانانەی کە خوای گەورە لە قورئانی پیرۆزدا و لە فەرمودە پیرۆزەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئاماژەی پێکراوە. ئێمە لە بەرنامەی ئەمڕۆدا باسی بەردەوامی جوانەکانی ڕەمەزان دەکەین دوای ڕەمەزان بە میوانداری زانایی ئاینی بەڕێز مامۆستا ئەحمەد پوشێنی. مامۆستاجیان زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوونت. سپاسی ئێوەشەکەم خی گەورە پەدەشتانداتەوە بۆ سازانی ئەو بەرنمەیە. زۆر سپاس مامۆستای بەڕێز دەمانەوێت بەرنمەکە گفتوگۆکەمان دابشکەین بەسەر دوو تەوەرەدا. تەوەرەیەکەم باز لە ئیستیقامەت دەکەین، دواتریش دەچینە سەر تەوەرەی دووهەم کە باز لە ڕۆژووی شەشڵان دەکەین کە لای زۆرێک تا ئێستاش جۆرێک لە غەڵموزیەت و چەندین ڕەو بۆ چوون هەیە لەسەر ڕۆژووی شەشڵان چۆن بگیرێ و چۆن بێ. سەرەتا دەمانەوێت لە ئیستیقامەتەوە دەست پێ بکەین. ئێمە مانجێکی تەواومان بەڕێ کرد کە مانجی ڕەمەزانە. مانجی ڕەمەزان جۆرێک لە تایبەتمەندی خۆی هەیە. سەرەتا ئاماژەم پێکرد کە بەڕێزی و شکۆیەکی زۆرەوە لی دەڕوانرێ لەم مانگە موسڵمانان مامەڵەیەکی جوان لەگەڵ ئەم مانگەدا دەکەن. دەشێت ینی ئیستیقامە کە دەمانەوێت باسی ئیستیقامەتی مانجی ڕەمەزان بکەین، ئاکارەکانی ڕەمەزان بکەین، دەشێت ئێمە یانزە مانگەکەی تریش وەک ڕەمەزان لێ بکەین یان بەڕاست مانجی ڕەمەزان مانجێکی تایبەتە و دەبێت لە ڕەمەزاندا ڕەمەزانی بیت. بەناوی خۆی گەورە میهرەبان، درود و سڵاو لە گیانی پاشی پێغەمبەر صلی الله عليه وسلم و ماڵ و خێزان و یار و یاوەران و شوێنکەوتوانی بەگشتی. من سەرەتا پیرۆزبایی جەژن لە تێگرای مسلمانان و لە هەموو بینەران و بیسەران دەکەین و دوعای خێر و تەوفیق و ئیستیقامە بۆ سەرجەم مسلمانان دەکەین و سوپاسی کەناڵی پەیامیش دەکەین بۆ سازدانی ئەو بەرنامەیە لەسەر ئەم بابەتە. ومێدمان وایە کە بتوانین ئینشاءالله دوو بەردخینە سەر مەڵۆیەک بۆ ئەوی کە ئینشاءالله هەم باسی ئیستیقامە بکەین و هەم توانین باسێکیش لە مەسەلەی شەشەڵانەوانە بکەین. مەسەلەی ئیستیقامە و مەسەلەی ڕەمەزان و ئەم بابەتانە ئەتوانین بڵێن مەسئلەی ئیستیقامە ئەتوانین بڵێن دوو جۆرمان هەیە. بەڵێ ئیستیقامەیەک لە شێوەی ظاهری ئیسلامەتی و دینداری ئیمانداران کە ئەمە ئەتوانم بڵێم زۆربەی هەرە زۆری مسلمانان تێدا بەردەوامن. جۆرە لە ئیستیقامەی ڕۆحی، ئەم ئیستیقامە ڕۆحیە ساعەتون فەساعەیە وەکو چۆن حەنزەلە چۆلا ئیمامی ئەبوبەکر و شەکوای حاڵی خۆی کردوتی ئەی حەنزەلە من هەست ئەەکەم تووشی نیفاق بوو بە وتی چۆن؟ وتی من کاتێ لای پێغەمبەری خوا دادەنیشم ئاەتەکانی قورئانمان بەسەرا دەخوێنێ، فەرمودەکانمان بۆ باز دەکات، باسی قیامەت و ئەمانەمان بۆ دەکا، هەست ئەەکەم کە باڵانسی ئیمانم زۆر بەرزە بێتەوە. بەس دوایی کە دەچمە ناو ماڵ و منداڵ و بازاڕ و تێکەڵ بە خەڵک دەبم دوای هەستەکەم ئەم ئیمانم دابەزیوە. ئەمەش جۆرێکە من وا هەستەکەم منی فاق بێ. ئیمامی ئەبوبەکر فەرمی وەڵای حەنزەڵە منی ژوام. وتی دەوەڵای با فرێ خۆمان کەوین ڕێکسەر ڕۆشتم وەلای خۆشەویست وەلای پێغەمبەری نازدار چوون وتیان یا ڕەسوڵڵاه ئەمە ئەم حاڵەمان هەیە ئایا ئەمە نیفاقە؟ پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام تەوزیحی بۆ دان فەرمی نەخێر، ئەمە نیشانەی ئیمانداریە بەڵام سوێن بەو کەسێکی گیانی محەممەدی بەدەستە. ئەگەر هەموو کاتێک ئێوە وەکو ئەو کاتەوا بن کە لای من دادەنیشتن و ئاەت و حەدیسان بۆ دەخوێنمەوانی و باستان بۆ دەکەم و لایەنی ئیمانی و ڕۆحیتان بەرز دەبێتەوانێ، فەرمی وەڵڵاهی لە ڕێگاوبانە و لەسەر جێگای نووسنەکانتان مەلائیکەتەکانی خوا تەوقیان لەگەڵا کردن. بەڵام فەرمی ئەمە ساعەتون فەساعە، ئینسان تاوتاوە هەموو کاتێک وەکو یەک نییە. لەبەر ئەوە من ئەوە ئەڵێم مەسئلەی ئیستیقامەی ڕۆحی مەحاڵە ینی بۆ هەموو کەسێک بێتە دی. لەبەر ئەوە ئەو کاتانی کە تۆ بەردەوام بوو لەسەر ئەو تاعات و عیبادەت لەسەر ئەو حاڵەتە ڕۆحیە ناتوانی بەردەوام بژیت. چکم ئینسانە فریشتە نییە. یعنی ئینسان جاری وا هەیە کاریگەرە بە حاڵەتەکانی دەوروبەری خۆشی باسیەوەکە فەرمێ جاری وا هەیە ئێوە کە ئاەتەکانی قورئانتان بەسەرا خوێندرێتەوانێ پێستەکەتان نەرمە بێتەوانێ
و دڵتان نەرم ئەبێتەوانێ و فرمێسک بە چاوتە نەدێتە خوارێ بەڵام خۆ ئەم فرمێسک ڕژان و ئەم لانە ڕۆحیە بەهێزە هەموو دەقە و سەعاتێک وان نییە وەکو چۆن شنەبایەک دێ و دەڕوا یعنی ئاوا بۆ شێوازەیە یعنی ئەم لایەنە ئیستیقامە ڕۆحیە جاجا دروستە بێ و حەلاوەتێک و چێژێکی ئیمانی و ئاسوودەیەکی ڕۆحیە و دروستە بێ و يزيد بالطاعة وينقص بالمعصية يعني أما إنسانة إنسانة قابلة أم برزو نزمي وكم مدو جزري بحر وايا يعني أو شون أو بحرانة مدو جزرك أو برزو نزمكاتو أمانة أم إنسانج آوايا زور كات بهوي جري وهي خويكي زورة وجري بهوي خوارنيكي زورة وجري بهوي يغيبتوا لأن الروحي دادا بزي بلان بهوي قرآن وذكر وأوراد وإيمانك برز بيتو أما استقامة الروحية كبم شوازية بلام استقامة أما كإنسان ظاهرية كتو إيمانة هي وجمع جماعتك يتو يعني أهل إيمانة لنا ودائرة إسلامي أما لسطا نوتو بينجي مسلمانان أم استقامة ظاهرية من هي الحمد لله بلام أما الزوزر مهمة كإنسان لسر استقامة ظاهرية كبردوام به لبروي بيغمر فرميتي عليه الصلاة والسلام حو تاقم لروج قيامته نجر سبري عرشي خواد نيشي نواني أويك الشاب نشأ في عبادة الله حتى أو كاتيك مردوه حتى أو كاتيك مردوه كان زي كل السرطة وهر عبادتي حتى أو كاتي واعبد ربك حتى يأتيك اليقين أما أم كسل للظاهر دا استقاميكي دين داراني هبوه أو كاتيش كأمريه دو درجة زور مهمي بوها يكم أو كاتيك أو ملائكة تسري نك هر ملائكة جان كيشان يكبو الملائكة دينا سر آما دبوني روح كيشاني أبن تتنزل عليهم الملائكة بي ألين ألا تخافوا ولا تحزنوا وأبشروا بالجنة التي كنتم توعدون مش دي بي أدن ألين خم النبي بوداهاتو وبورا بردوشت خمي من الله كان النبي خواهي قوري آن باريزي وخفتش النبي ومراق النبي ومش دي بهشتي بي أدن وهر لبيش جان درچونيا جێگای خۆی لە بەهەشتا پێنیشانەدەن ئەمە بەرهەمی ئەو ئیستیقامەیەتی کە هەر لە مناڵیەوە و لە گەنجیەوە ئەم کەسە تا مردن وەکو بڵێ بەردەوام بۆ لەسەر ئیمانی و ئیسلامەتیەکەی جا من حەزەکەم ئالێرا یەک نوقتە بڵێم بە ئیمانداران یعنی ئەمەی کە زۆر خەڵکی وا هەیە جا دەڵێ وەڵڵی من ئەو هەموو خوا ناسیم کردو و عیبادەتم کردو وەڵڵی مەسیرشم نازانم چییە نە خوای گەورە وعدی داوە پێغەمبەر وعدی داوە ئەفەرمێ هەر کەسێک وەڵامی خوا و پێغەمبەر باتەوە و بەردەوام بێ لەسەر ئەم ئیمانداری و ئیسلامەتیە یەقینی بێ کە داخڵ بە بەهەشتە بێ یعنی من حەزەکەم ئەوە بزانن ئەو خەڵکە کە ئیماندارە و نوێژەکا و ڕۆژوو ئەگرێ با وا نەزانێ شتێکی ڕۆتینی ئەکات ئەمە گاڵتە نییە تۆ هاتوتە ناو دارەی ئیسلام تۆ لا إله إلا الله وتووە تۆ نوێژەکەی ڕۆژوو ئەگری خوای گەورە فەرمی هەر کەسێ نوێژ کات و ڕۆژوو بگرێ و باوەڕی بە قیامەتە بێ ئولائیکە هم المفلحون تواو يعني أو سرفرازة تواو قد أفلح المؤمنون خواب خوي دفرمي تو إيمان دار نيت تو إيسا إيمان هنا أو خلقي كان يجي كدو روجي كدو مقر إيمان هنا وبع دي خواي جورا وعد دافرمي قد أفلح المؤمنون أو إيمان دارنا سربرزة تحقيقة يعني براستي بالتأكيد يعني بالضلنيائية يعني هيج قمان تان نبيه زۆر باشە مامۆستا گەشتینەوەی کە ئیستیقامە و بەردەوامی لەسەر عیبادەتەکان ینی ناکرێەوەی تۆ لە ڕەمەزانە دەیکەی لەسەر ئەو حاڵەتی بەڕێزت پۆڵێنت کرد و دابەشت کرد هەم لە لایەنە ڕۆحیەکەی هەم لە لایەنە زاهیریەکەی وەک یەکبی یان دەشێ لە ڕەمەزاندا ئەمە پتەوتر بێ بۆ نمونە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە ڕەمەزاناندا بەخشندەتر بووە کەواتە جیاوازی هەبوو لەگەڵ مانگەکانی تر دەمێ مامۆستا ینی ناکرێ گەشتینەوەی کە ناکرێ یان زەمانگەکەی تر وەکو مانجی ڕەمەزان بێ ئەگەر واژ بێ ئەین تایبەتمەندی تۆ لە ڕەمەزان دەسێنیەوە بەڵام دەکرێت بپرسین ئەوەی لە ڕەمەزاندا گرنگە بیگوازینەوە بۆ مانگەکانی تر ئەویان چییە؟ بەڕێزم من ئەتوانم بڵێم مانجی ڕەمەزان مانجێکی تایبەتەوە خوا خۆشی تایبەتی کردووە بێگومان يعني منو تو ناتوانین دەستکاری ئەم قانونە قورئانە بکەین ئەمە یاسایەکە و نایتوانین تۆ یان زەمانگەکەی تر وەکو ڕەمەزان لێ بکەیت بێگومان نە یان زەمانگەکەی تر وەکو ڕەمەزانی لێ دێ نە ئەبێ ڕەمەزانیش وەکو یان زەمانگەکە وابی بەڵێ بێگومان مانجی ڕەمەزان مانجی مەشقە بەڵێ مانجی مەشق و ڕاهێنانە مانجی تەقوێیە دەورەیە دەورەی ئیمانیە دەورەی ڕۆحیە دەورەی قورئانە دەورەی فەهمە دەورەی بەخۆداچوونەوەی دەورەیشی تەربەوی ڕۆحی و جەستەیشە متابعەیە تۆ یعنی مسلمانان ئێمە هیچی لە خەلەلەکانمان ئەوەیە دوو شتمان نییە یەکەم نەخشە و پلانمان نییە دوو متابعەی ئیشەکانمان نییە خۆی قورئان و ڕەمەزان ئەمانە هەموو ئاماژەن بۆ ئەوەی کە ئێمە فێری نەخشە و پلانمان کە
و فێری متابعەشمان بکات و فێری ئەومان بکات کە تۆ ئەم یانزەمانگە ئەبێت لە ڕەمەزانە کۆمەڵی مەشقی زۆرت کردبێ و دوای ئەو لە یانزەمانکەی ترا بیکەیت و ئەنجا هەر ئەوەش نەبێت و لە مانگی ڕەمەزانە خوای گەورە بپەرستی چکمەڵێ من كان يعبد رمضان فإن رمضان قد مات ومن كان يعبد الله فإن الله حي لا يموت ئەگەر ئینسان ڕەمەزان پەرز بێ و ڕەمەضانی بێ ئەوە ڕەمەزان تەواو بە جەژن کۆتایی پێهات بەڵام ئەگەر ئینسان خوا پەرز بێ ئەوە خوای گەورە حي لا يموت و قەت نامرێ و ئەبێ ئینسان لە کاتەکانیشە دیکەشدا خوا پەرز بێ قورئان خوێن بێ و ئەوەی لە ڕەمەزانە و بەڵێنت بەخوا داوە بەیعەتت بە پێغەمبەر داوە لە یانزەمانکەی ترا بەردەوام بی بەڵام ئالرا ئەم پرسیارەی جەنابەت کە ئەڵێ ئایا ئەکرێ ئینسان لە یانزەمانکە ترا بێزە بە دۆ ڕەمەزان وابێ نە کەس ناتوانێت منیش ناتوانم ئەمە دیعایە من بڵێم وڵایی یانزەمانگەکەی تریش هەروکو ڕەمەزانم بەڵام ئەڵێن لە چەند ڕوویەکەوانێ ئەو ڕوانە چین و ئەو ئاکارانە چین ئەو سیفەتانە چین ئەو پەرستشانە چین کە دەبێ بیان گوازینەوە بۆ دوای ڕەمەزان ئێمە ئەتوانین بڵێن لە ڕەمەزان ئەفضەل الشەهرە و ئەفضەل الأعمالیشی تایە بێگومان ئەفضەل الأعمال يعني باشترین کردەوەکان لە ڕەمەزانە ئەکرێت و ئینسان زیاتر لە خوا نێزیکە و زیاتر ڕەحمەت و بەرەکەتدا ئەبارێ و خێر و سەدەقەکان خۆش یەکلایە کاتەوە بۆ عیبادەت بەڵام ئەوەی کە مهمە ئەمەیە کە ئینسان بەلایەنی کەمەوە کە ئیترەمانی هیچ مەجالیتیان نیە ئەبێت لە واجباتە بەردەوام بێ بۆ نمونە کابرا لە ڕەمەزانە جومعی کردو بێ دوای ڕەمەزان هەر جومعەکان بکە بە بێ بەهانە نابێ جومعە بفوتێنێ بۆ نمونە نوێژی کردووە بێ بەردەوام نوێژەکانی بکە بۆ نمونە کابرا خۆی لە حرامە گەورەکان پاراستەوە بڵێ مەشروبی تەرە کردووە بۆ نمونە لە زینایان لە ڕیبایان لە هەر شتێ لە ڕەمەزانە خۆی واز لێناوە بێ ئەمانە منهیات ئەوەی کە خوا بە نەسی قورئانیان بە فەرمودەی صحیح نەهی لێ کردووە یان ئەمری پێ کردووە بێ ئەمرەکان ئەوەی کە واجبن جێبەجێ بکرێ و لە نهێکان و گوناهە گەورەکان ئەو مەشقەی بەرز باست کرد لە ڕەمەزانە کردوێتی ئەبێ ئەو مەشقە جێبەجێ بەڵام لەوانەیە کابرا بوون لە شەو نوێش هەیە لە مانگی ڕەمەزانە حتا هیچ شەوێت تا بینی نەخەوتووە شەو نوێژی کردووە دووسێ خەتمی قورئانی کردووە خێر و خێراتی زۆری کردووە کۆمەڵشتی زۆری کردووە کۆمەڵە گوناهی زۆری واز لێ هێناوە ئەم بابەتانە بەڵام لەوانەیە ئەم کەسە لە ئێستا بەدواوانێ ناتوانێت هەموو شەوێ شەو نوێشکە ناتوانێت هەموو ڕۆژە سەڵات و زوحا بکە ناتوانێت هەموو ئەم بڵێن بۆنە خەتمی قورئان شێوازی ژیانیشی لەوانە ڕێگای پێ نەدا بەڵێ یعنی ئیشی ئەم زۆر کەسەیە یعنی ئەم مانگە یەک لا بتوانێت تیجارەت لەگەڵ خوا بەڵامەکەم ئیتر ئێستا دەستگا بە تیجارەتی دنیایی یعنی پێویستی بە خەوی زۆرترە پێویستی بە گەشت و گوزاری زیاترە پێویستی بە دەرچوون بە وڵاتانە بەم لەولا یعنی هەر ژیانی خۆشی ئەم مانگە ئەو کابرای زۆر کەسەیە ژیانی خۆشی ڕاگرتووە هاتووە وتێتی ئەم مانگە ناونم تیجارەت مع الله عیبادەتی خوا ئەەکەم بەڵام ئیتر ئەم یانزەمانگە ئەوەی بۆ ناکرێت وایەنە بەڵام ئێمە ئەڵێن ئەبێ واجبە ڕئیسیەکان و عیبادەتەکان بۆ نمونە ئافرەتان لە مانگی ڕەمەزانە سەرپۆشی کردووە ئیتر خۆ ناکرێت سەبەناوی جەژنەوەنێ بڵە وڵاتت تەواو یعنی لەگەڵ ڕەمەزان و ڕەمەزان تاو بوو جەژن هاتە پێشەوە ئەمانە بوو ئیتر واز لە سەرپۆش بێنێت و واز لە نوێژ و ڕۆژەکانی بێنێت و ئەم بابەتانە ئەمە ناکرێت لەبەر ئەوەی بەنسبەت ئافرەتانەوە کۆمەڵشتی تریان هەیە ئەبێ لە ڕەمەزان و غەیر ڕەمەزانە ئیلا بێ هەردی کات و بەنسبەت پیاوانیشەوە هەروایە بەڵام کۆمەڵی عیباداتی تر هەیە وەکو ڕەمەزانە حەمی ئاوا بەو بەردەوامیە نایکا ئەمە بەمعنە ئەوە نییە ئینسانێتە لە ئیسلام چۆتە دەرەوانێ و یان دڵی بەخۆی بمێنە بڵێ وەڵڵاهی جا خۆ من بەخوا مانگی ڕەمەزان ئەم هەموو ڕەنجەم ماوە ئیتر ئێستاکانیش وەکو ڕەمەزان نیم وەڵڵاهی من حسابم ڕۆی نە وەڵڵاهی حسابیشی نەڕۆیوە و ئەوانەی ڕەمەزانیشی بۆ حسێبە و بەڵام ئێستاش با واجبەکان کاو تاعەتی خۆشی بکە زۆر باشە مامۆستا هەندێک دەڵێن خۆزگە ڕەمەزان درێژتر بووایە خۆزگە هەر لە ڕەمەزانە بماینایەوە خۆزگە وەکو ڕەمەزان ینی مانتوانێ عیبادەت زیاتر بکەین ئەنی ئەمە زیادە گوتن نییە ئەمە جۆرێک نیە لە ئەمە غولوە لە دینە ئەمە غولوکردن نییە من ئەڵێم تۆ چۆن باسی ئەمە دەکەی من وای بۆ ئەچم ئەڵێم سپاس بەخوای گەورە کە هەر ئەوەندەیە و زیاتر نەبووە و خوای گەورە شتێکی لەسەردانە ناوین کە قورس نییە ئێمە هەرخوا خۆی فێرمانەکە ئێمە بڵێن هەر قورئان فێرمانەکە بڵێن ربنا ولا تحمل علينا إصرا كما حملته على الذين من قبلنا ربنا ولا تحملنا ما لا طاقة لنا به واعف عنا واغفر لنا وارحمنا أنت مولانا حتى آخرك فانصرنا على القوم الكافرين يعني تيما نجيني أجر إما شيء عليه يعني تو تحملي السمان يتتكبر الرجوبيت قرآن فيرمانك كإما أونيك خواي جورا بويداناوين هر أونية باورد هبه دومان وسيمان بواني وي عالم بالرجونا أبو ناشكولي شيء أكرت و نيشيانا قرتو أو كاتا يانود والله أم دينا قرصة يعني أو كاتو تبين في الشاي خود بابا يجمعنا يعني إنسان أبي بالراسي من قناعته من خوم شخصي خوم علم لما زياتر بوايا
توانام نەبوو ینی ئینسان بێ ڕازگۆ بێ شتێک نەڵێ لە زمان تا ئینسان لەوێ وایە وەڵام من بریایە هەر نەڕۆشتایە مانگی ڕەمەزان تەواو نەبوایە و یان مانگێکی ماوە بۆ ڕەمەزان کورە بریایە هەموو مانگی ڕەمەزان بە وەڵام من وانە خۆی پەروەردگار مرۆڤەکانی دروست کردووە دەشزانێت چه ئەرچێکیان بەسەردا دەکەوت و تا چەند دەتوانن ئەم ئەرکە جێبەجێ بکەن ئەمە لەلایەکەوە لایەکی تریشەوە دەی فەرموو کاکە پێغەمبەر سەلەم هەر نەهی کردو لەوەی کە ئینسان ساڵ 12 مانگ بە ڕۆژوو بێ دوای ئەوەش ئەوەی کە زۆر حەزی لە ڕەمەزان و ئاوا بۆ یەک ڕۆژێتەوە بۆ یەکگری ڕۆژێک بە ڕۆژوو بێ کاکە نەوەڵا بعد دووشەمە پێشەمە بە ڕۆژوو بێت با لە مانگ کاسی ڕۆژ بە ڕۆژوو بێ خۆ کەس دەستی نەگرتووە ئەمەیان واجبە فەرموو ئەمە تەتەوع بزانم ئەیکەی کە ئەوەی کە ئەڵێت و ئەکڕوزێتەوە بە دوای ڕەمەزانە ئەگری یعنی هەر قسەیە دەوەرە بێخەرە قاڵبی عملەکەیوانە پێغەمبەرە فەرمێت دووشەمان و پێشەمان بە ڕۆژوومە زانم تۆ کە ئەڵێی هەر بۆی ئەگریت و بە دوایە کڕوزێتەوە دەفەرمەوە عەرزەوە گەزان دووشەمە و پێشەمە بە ڕۆژووبی من بۆی ناگریم نایژڵێم وەڵا واو ئەمانە و دیعایز ناکەمەوە بەردیز هەڵەگرتن بەردیز هەڵەگرتن نیشان نەوەژاندنێت بێگومان لەبەر ئەوەی کە خوا دایناوە بە پوختی و بە جوانی و بە ڕێکوپێکی بیکە بەبێ کەم بەقەدەر توانای خۆت بەڵێ بەقەدەر توانای خۆت ئیتر دوای قسەی زل نەکە ئینسان ئەوی ترش عایدی خوا مامۆستا قسەیەکی ئاماژەیەکت پێ کرد ئەوەی کە دەڵێ لە با ڕەبانی بین نەک ڕەمەزانی یعنی دەشێ ئێمە لە ڕەمەزاندا ڕەمەزانی بین بەڵام لە تەواوی ساڵەکەدا بە هەردووان زەمانکەی ڕەبانی بین زۆر جوانە ئەیچی لە ڕەمەزانە ڕەمەزانی ئەبین بە شێوەیەکی وایە ینی ڕەمەزانەکە حەقی خۆی بێت پێ دەدەین یعنی مافی خۆی بێ بە ڕەمەزان و کەم و کوڕید نەبێ بە تێر و تەسەری ئەوەی کە بۆت ئەکری ڕەمەزان بە جوانی بەڕێ بکەیت دواییش لە دوان زەمانەکەی ترا ئینسان لە ڕەمەزانش و غەیر ڕەمەزان ئابێ ئینسانێکی ڕەبانی بێ خوایبی نەک خورماییبی بێگومان ئەیتر ئەمە یعنی ئەخلاقی جوان بێ بەخشندە بێ ڕەمەزانە ئەم قورئانە ئەم سەومەی تۆ ئەبێ وان لێ بکا کە تۆ دوایی لە قسەی خراپ خۆت پارێزی بێگومان وایەنە بێگومان دوای ئەوە کە تۆ ئاو ئەم ئاوەکە ئیسە حەڵاڵە تۆ لە ڕەمەزانە نەخواردووە فێری ئەوە ببی کە دوایی ئاوی حرام نەخۆی مەشروب نەخۆی وایەنە ئەو نانە حەڵاڵەی خۆت کە لێت بۆت حەڵاڵ بوو لە ڕەمەزانە نەخواردووە ئێسش دوای ئەوە فێر بە لە بازارە پاروی حرام مەخۆ پاروی حرام مەکە بە قورجی مناڵەکان تا دوای ئەوە تۆ خێزانەکەی خۆت لە ڕۆژی ڕەمەزان لە پارشە و هەتا بەربانگ خێزانەکەی خۆت دروست نەبووە کە بچی بەلایە معاشەرە بکەی بەڵێ معاشەرە بکەی کە خێزانی خۆتەوە حەڵاڵتە ئەمە مەشقێکە بۆ ئەوەی کە تۆ فێر بی لە دوای ڕەمەزان تەماعی لە ناموسی خەڵکانە بێ خۆ لە نەزەر پارێزی خۆ لە زینا پارێزی یان مامۆستا ئێمە لە ڕەمەزان دەبێ خۆمان ئەخلاقت بەدروست سەر ڕای حرامەکان خۆمان لە موباحەکانیش دەگرتەوە بەڵام با لە دوای ڕەمەزانە تەنها خۆمان لە حرامەکان بگرینەوە کرد بێ ڕەمەزان ئەوەنەوە فێر کات پاروی حرام نەخۆیت لە دەست و لە زمان و لە ناموس و لە شتە حرامەکان و لە غەشە لەمانە خۆت پارێزە ڕەمەزانە بێ بۆ ئەمە بێ یعنی هەموو فەلسەفەی قورئان و ئیسلام و نوێژ و ڕۆژوو هەموو ئەمانە بۆ ئەوەیە ئینسان بگەێنێ بە پلەی تەقوا ئاەتەکەش تەحلیدێکا فەرمێ ڕەمەزان بۆ ئەوەیە لەعەلەکم تەتەقون تەقوا چییە تەقوا ئەوەیە کە تۆ خۆ لە حرام پارێزی سنوورە قەدەغەکانی خوا نەشکێنی ڕەمەزان ئەوەیە ئەگەر نا وەڵڵاهی زۆر کەس هەیە ڕەمەزان ئەگرێت بەڵام ئەو ڕەمەزانە لە خوا نزیکی ناخاتەوە لە خوا دووری خاتەوە زۆر کەس هەیە نوێژ ئەکا لەباتی ئەو نوێژە لە خوا نزیکی کاتەوە لە خوا دووری خاتەوە لەبەر ئەوەی یعنی نە نوێژەکەی نوێژ بووە نە ڕۆژەکەی ڕۆژوو بۆ خۆ ئەمانە هەمووی هەیە پێغەمبەر ئاماژەشیش پێ کردووە مە قسەی نەبن لە گیرفانی خۆمی دەربێنم لەبەر ئەوە فەلسەفەی نوێژ و ڕۆژ و عیبادەت و ئەمانە فێرکردنی ئینسانە بە ئەخلاق بە ئیسلاحی کۆمەلگا بە ئیسلاحی دڕ و دەروون بە تەزکیەی نەفس بە خۆشویستنی مرۆڤایەتی بەڕێزگرتنی هەموو شتە جوانەکان هاتنەوە بە خەڵکی برسیە بە خەڵکی بێ مەواومەکانە بە خەڵکێکە کە کاسە و قاسە و گیرفانی نییە تۆ کە تونی بووی بزانی کە خەڵکی هەیە ئاوینی ئێستەکانی و نرخی ئاویش بزانی دوایی ئاوەکە لە ماڵۆ زایەنەکەی وایەنە دوایی ئەو خواردنە نەکەیتە تەنەکەی خۆڵەکە نەی ڕێژی بزانی کە یعنی تۆ ئەوە نەحازرکەی کە بەشی خۆتانە یعنی ئەبێ ڕەمەزان بە کورتیەکەی من پێ دەڵم لە بواری فکریە لە بواری ڕۆحیە لە بواری ئیمانیە لە ڕوانی ئەخلاقیە لە بواری کۆمەڵایەتی و سەردان و سیلەی ڕەحم و ئەم بابەتانە فێری ئەمانەمان بکات کە لە تەواوی ساڵەکە بەم شێوە بێت ئەگەر نا خوای تەبارەک و تەعالا کە خالقی ئەرز و ئاسمانە إن الله غني عن العالمين خوا بإحتياج لە هەموو کەسێک قل هو الله أحد الله الصمد ئینسانێک نوێشکەر بێ و ڕۆژوگر بێ بەس لە قل هو الله أحد و الله الصمد یعنی تێ بگا جێنیازی بێنیازە یعنی کە خوا پێویستی بە ئێمە نییە بەمەی کە تۆ تونی بیان برسیبی حتا ئێوارەنان نەخۆی خوا ئیشی بەمانە نییە بەس ئێوێ لە ڕێگەی ئەمانەوە ئێمە فێری ویژدان کات
فێری ڕەوشمان کات تەدریبمان پێ بکات لەگەڵ یەکات چاکبین. زۆر باشە مامۆستاجیان. زۆر سپاس دەکەین دەمانەوێت لە بەشی دووەمی گفتوگۆکەی ئەمڕۆماندا ئەم بەرنمەیە باسی ئیستیقامەتمان کرد لە دوای ڕەمەزان. باسی ڕۆژووی شەشڵان بکەین. ڕۆژی شەشڵان دەمێت سەرەتا باسێکی بە کورتی باسی ڕۆژووی شەشڵان بکەین دواتر باسی تری لەسەر بکەین. ڕۆژووی شەشڵان چییە؟ ڕۆژووی شەشەڵان کوردەواری خۆمان هەر بە مانگەکەش دەڵێ شەشەڵان لەبەرەوەی لە شەوالی پێ ئەوترێ بەڵام ئێمە پێن شەشەڵان لەبەرەوەی 6 ڕۆژی تێدا سنەتە بە ڕۆژوو بە ئینسان کە لە دوای ڕەمەزان دێت ئەم مانگە. تەبعاً ئەمە دوو با بڵێن حکمەتی تێدایە. یەک خۆی مانگی ڕەمەزان ئەو مانگە لەلایەنە زانستیەکەیەوانی ئەگەر لێکی بیتەوانێ ئەڵێ ژەهری دەمانگ کە لە لەشی توا کۆ بۆتەوانێ بەهۆی ئەم ڕۆژۆ ئەو ژەهرانە لە لەشی تۆ دەرەچێت. ئەم 6 ڕۆژەش بۆ پاکردنەوەی ژەهری دوومانگەکەی ترەواتە بە 6 ڕۆژی شەشەڵان و بەو مانگا ینی تۆ تەواوی ئەو ژەهرەیە کە لە جەستە کۆ بۆتەوانێ لەشت لە ژەهرەکان پاگە بێتەوە. ئەمە ڕۆزانە ئەوەی کە مامۆستا دەڵێ 365 ڕۆژە ساڵ ئەو یەک مانگەکە ینی دەکاتە 36 ڕۆژ بە مانجی ڕەمەزانەوەمان سی لەگەڵ 6 یعنی تەواوی قەرەبووی هەر هەموو ساڵەکە دەکات. قەرەبووی ساڵەکە دەکاتەوە. ئەمە لە ڕۆزانستێکەوە کە ژەهری لەشەی چۆن تۆ ئەو هەموو ئاو و خۆراکوشتە کە خۆی کۆمەڵە ژەهر لە لەشی توا کۆ بێتەوە. بەم یەکێ لە فەلسەفەی ڕۆژوو لە حکمەتەکانی ڕۆژوو ئەمەیە بۆ پاڵفتەکردنی هەم دەروونە هەم جەستەیە. ئەمە بەشێکی. دوو بۆ ئەوەیە کە ئینسان فێری ئەوە ببێت وەکو ئەو خەڵکانی کەونە تامەزۆی ڕۆژون و ئەڵەن وڵایەتە بریایە هەموو ساڵ هەر ڕەمەزان بۆ ئەمانەت وەکو بڵێ بە کورتیەکەی فەرمەوە عەرز ئەوە گەڵ شەشەڵانی بۆ دانراوە 6 ڕۆژدانە مەیگری جوانە بەڵێ وایەنە بڵێ ئەنجا بۆ ئەوەی کە تۆ پێ ئەنی فێری ئەمە ببیت ئەم پادەژە گەورەشی تایە کە پێغەمبەر فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام هەر کەسێک مانگی ڕەمەزان بگرێت و 6 لە شەوال بگرێ وەک ئەوە وایە کە سامە دەهرە کولەهو یعنی وەک ئەو وایە هەموو ساڵەکە بە ڕۆژوو بوو بێت. ئەمەش فەزڵێکی خوایە فەزڵێکی خوای ڕەب العالەمین 6 ڕۆژ بارتەقای هەموو ساڵەکەیە بارتەقای هەموو ساڵەکەی و وەک وایە تۆ ئەو ساڵە هەموو بە ڕۆژوو بیت و خوای گەورە ئەمەش فەزڵە بۆ ئومەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەستکەوتێکی گەورەیە لە شتێکی کەمدا. زۆر باشە مامۆستا ڕۆژووی شەشڵان یعنی تێگەیشتین 6 ڕۆژە و لە دوای مانجی ڕەمەزان لە مانجی شەوالدای کە خۆمان شەشڵانی پێ دەڵێن 6 ڕۆژ بگری ئەمە خێر و سەواب و پاداشتێکی گەورەی هەیە. بەڵێ دەمەوێت باس لە شێوازی گرتنی شەشڵان بکەم. قولێک هەیە کە باس دەوە دەکەن دەبێت دووەم ڕۆژی جەژن یعنی جەژنی ڕەمەزان یەکەم ڕۆژ جەژنت کرد یەکسەر ڕاستەخۆ لە دووەم ڕۆژەوە جا بە کۆمەڵێ بیان و هەندێک دەڵێن وا دروستە وا تێگەیشتون یا هەندێک دەڵێن بەرەوەی توانە و قودرەتێکمان خۆمان ڕاهێناوە لەسەر ڕەمەزان بۆی بتوانین مسەیتر بین و 6 ڕۆژەکەی تریش بگرین بەڵام یعنی مە شتێکی باشە ڕاستەوخۆ لە دووەم ڕۆژەوە بە ڕۆژوبی بەڵێ خۆی ئەتوانین بڵێن لە هەندێک حاڵەتە ئینسان وەکوڵێ بەتایبەت بۆ خەوتن و بۆ غێری خەوتنیش ئەم شتە وایە وەکوڵێ سەعاتێکی بایۆلۆژی لە جەستە ئینسانە دروستە بێت یعنیوەتە بە مانگێک بە 20 شەو بۆ مانگێک ئەگەر تۆ بتەوێت هەر کارێ بکەی جەستەی تۆ لەگەڵ ئەو شتە ڕادێت من بۆ نمونە بۆ ماوەی مانگێک تۆ ئەتوانی لەبەر سەرمابی جسمت لەگەڵ سەرما ڕادێت لەبەر گەرمایەکی زۆر بە ماوەی 20 ڕۆژ ڕادێ بۆ برسێتی بۆ بازی خواردن بۆ خەوتن ئەمانە ئینسانی لە ماوەی مانگێکا بە ڕۆژوو بووە ئەگەر تۆ ڕاستەوخۆ ڕۆژی دوای جەژن بە ڕۆژوو بیت لەشت ئامادەیە بۆ ڕۆژوو یعنی سوکترە لەسەر تۆ ئاسانترە و لایەنی فکریت و ڕۆحیت و جەستەیی تۆ مهەیەترە ئامادەترە بۆ ئەوەی کە ڕاستەوخۆ بتوانی ئەم 6 ڕۆژەی شەشڵانیش بگریت ئەمە بەعزێکە ئەفەرمون فەئەتبەعەهو یعنی واتە دوای ڕەمەزان یەکسەر دوا بە دوای ئەو بە تابیعی ئەوە بەڵێ ئەمە بەمەعنا ئەوە نییە نەسێکی سەریح هەیە ینی نەسەحی هەر ئەوەیە کە حەدیثەکە فەرمێ فأتبعه 6 من شوال يعني فأتبعه ما بس أويك بلام شوال ما مستحيل لريكم روجي ججن ونايقرته وتاكل بس أو روجي ججن كده بينين بس عرفت خمسة قسم هي لسر بلى قسم هي لسر أما دو قسم هي قصية كمان أما علام أم ساعة بيولوجيا كدروز ولا شيء تو أمان يقول آماديتو مهيئتو آماديتو أسانتري للعب أسانتري يعني لش راها تو وبارشة وكردو أم تايم رمضان ورقتو أم شجوجش خيرات واني خيرات فرصتي دي بيدتو بالرجوبي بلى أما قصيك قصي دوهم لما موضوعك أمايا
زۆر خەڵکمان هەیە بەخۆشمەوە من پێش هەموو خەڵکەکەوت لەبەرەوەی تۆ جەژنە لە جەژنیشا چاکترین ئەفزەل الأعمال ئەوەیە کە تۆ سیلەی ڕەحمیتیا بجێبێنی یعنی وەتە سەردانی خزم و دۆست و ئەحباب و ئەم بابەتانە دیارە کە تۆ ئەچی بۆ سەردانی خزم ئەلێگە چوو بەلای هەر کەسێ وەکو ماڵە مردوو نەبێ شتێ خۆی باشە جوانە ئەچی بۆ ئەو ماڵە شیرنایەکەت بۆ دێنێ چرە ساتێکت بۆ دێنێ شەربەت لێنی نایخوا ئێلا بە ڕۆژم ئێ بابەکە ئەگەر بە ڕۆژووی توینە ئەی بۆچی کردوتە بە جەژنواتی بۆ ماڵانە گەڕێ جوانە بەڵێ یان مەگەڕێ یان کە ئەگەڕێی ئەبێشتیش بخۆی کەواتە ئێمە ئەڵێن لێرەکانە فرمودەکە ئاماژەیە بەوە کە لە بەستەنها ڕۆژی جەژن بە ڕۆژوو نەبیت حرامە ڕۆژی جێژن حرامە بە ڕۆژی یەکەم بەڵام ئیتر لە ڕۆژی دووهەمەوە حتا ئاخر ڕۆژی ئەو مانگا هەر ڕۆژێکیا بە ڕۆژوبی دروستە هیچ کەشەی نییە هیچ جیاوازی مهم ئەوەیە 6 ڕۆژ لەو ناو ئەو مانگا بێ جا تۆ حەزەکەی 6 ڕۆژەکەی ئەخیر بە ڕۆژوو بە هیچ ئیشکالێکی یەک ئیشکالیتیان نییە و ئەنجا هەر ئەوە لەگەڵ ڕۆحی ئیسلاما گونجە لە بەرەوەی پێغەمبەر فەرمێتی یەسیروا ولا تعسیروا بەڵێ وایەنە ئێستا تۆ بڵێمە کابرا ساحێ ماڵە تۆ میوانت دێ چێشت و پڵاو گۆشت ئەمە سازەکەیت و سفرە ڕائخرێ کابرای ساحێ ماڵ ئەڵە لە خۆی کە من ناخۆم ئەی کاکە بۆنە ئەڵا بە ڕۆژوم ئەی کابرای ساحێ ماڵ وڵا قوبان بۆ خۆی خوانەکە بەدلەوە نانویسێ وڵا چوون من بوو ماڵی ئەو خزمەت چوون بۆ ئەوێ وڵا ئەنجا دەیچی وڵا بە ڕۆژوو بژنەکە بە ڕۆژوو بوو پیا و بە ڕۆژوو بوو وەڵام مناڵەکان هەڵا حەل لەوێ هەر ڕەمەزان بوو بەڵێ نە بابەجا من پێم وایە زۆر تەبیعی ئەگەر کەسێک شەیتان فێڵی لێ نەکا و نەفز فێڵی لێ نەکا لە خلالی ئەو مانگا هەر کەسێک ئارەزووی لێ بوو جار لە 15 بوو لە ئاخیریا بوو لە هەر کاتێکا بوو دروستە و شەشەڵانی خۆت بگریت و خۆشت سەغڵەت نەکەی ئەنجا لەوانەیە کەسێ وایە باشە ئەم شەشەڵانە چی کاکە ئەم شەشەڵانە سنەتە بیگریت زۆر باش نایشی گری خۆخوا محەسەبە ناکە جوانە دوای ئەوە جەژنش لە خۆت تێگمەدە و لە خەڵکیشی تێگمەدە خەڵک دێ بۆ لات یخوا بە خێبن سەر چاو بە ڕوویشی خۆشە و بە احترامەوە و یعچی بە ماڵان بە ڕۆیشی خۆش و بە احترامەوە و لەگەڵەنە جەژنەکە بکە و ئەنجا دوای ئەوە وردە کە جەژن تەواو بوو میوان کۆتایی پێ هات ئەنجا دەست بە خۆت مەستونەتی شەشەڵان کە دروست زۆر باشە مامۆستا خێر و پاداشتەکەی ینی هەر ئەوەی کە ئەو فرمودەی لەسەرەکە ئەو فرمودەیە کە وەکو عەرزم کردی کە فەرمی ئەگەر هەموو ساڵەکە بە ڕۆژوو ئەوە وایە لەگەڵ ڕەمەزانە کە دەمجی ئەەکەی وەک وایە ساڵەکە بە ڕۆژوو ببیت و خی گەورە ئەو پاداشە گەورە دانێ بۆ ئینسان زۆر باشە مامۆستا ئەوەی کە خی پەروەردگار ڕێگای داوە لە ڕەمەزانە کەسێک نەخۆشە ناتوانێت بە ڕۆژوو بێ و کەسێک ئافرەتە عوزری هەیە با بڵین یا با بڵین حاڵەتەکەی ئیستیسنا کە ناتوانێت بە ڕۆژوو بێ دەیەوێت لە مانگی شەشڵان یان مانگی شەوالە بە ڕۆژوو بێتەوە ڕئیمانەیە بۆچوون هەیە لەسەرەوەی ڕزانایان ڕیان دەربڕی بێ لەسەرەوەی هەندێک قسە هەبێ کە دەشێت لە زیاتی هەم قەرزەکەش و هەم سونەتەکەش ئەو ڕۆژەوە بگیرێ یان دەبێت بە جیاواز بێت بەڵێ من حەزەکەم هەموو بینەران خوشکان و برایان ئاگاداری ئەوە بن کە باشترین و ڕاجح ئەوەیە کە ئینسان هەتا قەرز نەژێڕێتەوە واتاگەر قەرز لابێ تۆ قەرزەکان بژێڕیتەوە باشترێکە و ئەفزەڵترێکە ئەنجا دوای سنت بگری بۆ لەبەر ئەوە هیچ کەسێک زەمانەتی ڕۆحی خۆی ناکات جوانە تۆ نازانی کەی ئەمریت مادەم ئێستا لەش ساغە و ئەنجا نازانی کەی نەخۆشە بیت نازانی چی لێ بەسەر دێ لەبەرەوە تۆ ئەگەر ئافرەتی وا هەیە بۆ نمونە بەهۆی شیردانەوە بەهۆی مناڵبوونەوە بەهۆی سوڕی مانگانەوە بەهۆی نەخۆشیەوە لەوانەیە نەخۆشێکی کتۆ پڕوویاوە لە ڕەمەزانە و چەند ڕۆژێکی فەوتاوە کەواتە باشترین و ئەوەیە ئەو کەسەی کە ئەوێ ڕۆژوو بگرێت لە دووشەمان و پێنجشەمانایە لە شەشەڵانە لە هەر شتێکە هەیە بەس با قەرز بگێڕێتەوە هەتا قەرزەکانی لەسەر نامێنێ تۆ قەرزاربی ئێستا تۆ قەرزی خەڵکیش بۆ نمونە ملیۆنێ پارەی خەڵکی لەسەر بێ قەرز بچی قەرزەکە بیتوانێ و خۆی لە منەتی کابرا ڕزگارکەی باشترێکە یان بچی خێر بکەیت قەرزەکە بیتەوە باشترێکە لەبەرەوەی پێغەمبەر نوێژی لەسەر قەرزار نەکردووە وایەنە ئەفەرمێ خوا لە گوناهی هەم شەهید خۆشە بێ هەموو گوناهەکانی ئیلا قەرز نەبێ کە ئەمە قەرزی عەبدە ئێ قەرزی خوایش واجبە تۆ بیگێڕیتەوە معنایەوەتانێت تۆ بچۆ جارێکەنا هەر ڕۆژێکی ڕەمەزان قەرزاری ئەمانە بژێڕەوە ئەنجا لێرە دوو قسە هەیە بەعزێ لە عولەما ئەفەرموون ئەگەر ئەم کەسە قەرزەکەی ژێڕایەوانێ سونەتەکە بۆ خۆی دەمجە بێ لەگەڵیا خوای گەورە ئەوەنە بە ڕەحمە سونەتەکەشی بۆ حسێ بکە پێویست داکات ئەمە قسەی عولەمایە قسەیان لەسەر ئەمەیە ئەڵێ ئەگەر تۆ
قەرزەکە و جێڕایەوە و نێتی شەوالیشی هەبوو کە بیگریێتی شەشەڵانەکە بەڵام بەهۆی ئەمەی کە قەرزاریت و بەڵام حەزەکەی لێ پێشا قەرزەخوایەکە بدەیتەوانێ خوای تەبارەک و تەعالا بە نێتی دڵی خۆی هەرتووچێنە بۆ حسێبەکە واتە هەم قەرزەکەی لەسەر لاچێ بەڵام ئەبێ لە پێشە لە 100 نێتی قەرزەکە بێ ئەسڵەکە قەرزەکە ئەسڵ قەرزەکە ئەسڵ وایە کە تۆ قەرزەکە بژێڕیتەوە ئەمە زۆری لە ڕێی زانانیش لەسەر ئەوەیە بەڵێ شکم تۆ عەرزت خۆی شەشەڵان سونەتە ئێ تۆ هەتا فەرز وەستابێت چ داوە بەسەر سونەتەوە ئێستا تۆ نوێژی نیوەڕۆ ئەلەوێ بێ معقولە تۆ نوێژی نیوەڕۆ نەکەی فەرزەکە و چی لە سونەتان پاڵی ئەکرێ ناکرێت ئەنجا نایزانی ئایا چیە زەمانەتی ئەوە کا تۆ لە مانگی شەشەڵانە نامری ئێ بۆ بە قەرزاری بەبری کاکە بۆ ئەشی لە سونەتان دەهاڵی جارە سونەت بگێڕوانە کاکە تۆ ئەگەر بچۆ واجبەکە جێبەجێ بکە ئەنجا کێرە تۆ نەخۆش ناکەی خوا نەخواستە کێرە نامری کێرە ڕووداوێ بەسەر نایە کێرە هەر بۆ دەگیرێتەوانێ خۆت تاخیر مەکە قەرزەکەت بگێڕەوە و ئەنجا ئەگەر دوای بۆ خۆش و هەر زۆر حەزی لە ڕۆژ بوو چۆ سونەتیش بگرە و ئەگەر بەگوێی ئەو عولەمانەش کە لە بابی یەسیر ولا توعسیروا کە فەرمووی خوا بەڕەحمە و ئەرحەم الراحمینە و سونەتەکەش بۆ لەگەڵ ئەو دەمجەکات و حسێبەکە ئیترەوە نیعم الله نور العنان زۆر باشە مامۆستا بەڵام قسەکە ئەوەیە کە هەندێک کەس بە تایبەت ئافرەتە و مناڵی بووە ئافرەتە و شیری داوە بە مناڵەکەی جیاوازە لە سوڕی مانگانە کە ماوەکەی کەمترە ئەوەنە ڕۆژوو قەرزارە کە ناتوانێت لە مانگی شەوالدا فریان ناکەوێت گەر قەرزەکانی تاوا کە ناتوانێت مانگ سونەتەکەی شەوال بگرێتەوە ینی قسەکە لەسەر ئەوەیە و حەزیشی لێ شەوال بگرێ من ئەوە ئەڵێم حتا قەرزی لەسەر بێ بە هەر قەرز گێڕێتەوە حتا قەرزی لەسەر بێ هەر قەرز گێڕێتەوە بان لە سنن نەئاڵێ ئەم سنن تیجارەکە لەسەر نیە با سنەتان هەن نەکە ئەیچی با قەرزەکان تەواوکە ئەنجا ئەو کاتەی ئەگەر خوای کرد مناڵەکانی گەورە بوون و مناڵەکانی لە شیر بڕانەوە و فەرزەکانی هەموو تەواو بوو قەرزەکانی هەموو جێڕایەوانی ئەو کاتە با بە خۆی بە وەکۆڵێ بە ئارەزی خۆی لە دوو شەمان و پێنجشەمان لە شەوال لە ڕەجەب لە حەجی مانگ هەیە چی سنەتیای با دەستکە بە سنەت بەڵام دەتوانێت پشگیر بۆ قسەی بەڕێستان کە زانان ئاماژە بۆ دەکەن کە نیەتی قەرزەکەی هەبوو خوای گەورە خێری سونەتەکەشی بۆ دەنووسێت دەتوانن پشت بەم قسانەش ببەستن بەم ڕێی زانایان ئەتوانن پشت بەمەش بەست ئەوەش نیعمەتێکی خوایە و ئەرحەم الراحمینە و لە ڕەحمی خوا زۆر لەوە فراوانترەکە من تۆ تەسەوریەکەین زۆر باشە مامۆستا من هیچ پرسیارێکی تایبەتم نەماوە لەسەر تەورەکەم ئەگەر بەڕێزت قسێکت ما بێ بیکەی لەم چوارچێوەیەدا وەگەرنا من زۆر سوپاس دەکەم وەڵام من تەنها ئەوە ئەڵێم يعني ئێمە سپاسی خوا بکەین لەسەر نیعمەتی ئیمان لەسەر نیعمەتی ئیسلام لەسەر نیعمەتی تەقوا و ئەخلاق و ئەو بەرنامەجانەی کە خوا بۆی داناوین و لەسەر ئەو نیعمەتی ئەمن و ئاسایشی کە لە وڵاتماندا هەیە و لەسەر ئەوەی کە ئینسان دائما بیر کاتەوە لەوەی کە چی هەیە يعني ئەو خەڵکانی کە تەندروستیان باشە ئەو خەڵکانی کەوا خوای گەورە تەوفیقی داون ئەمانە دائما فذكروا نعمة الله عليكم ئینسان دائما بیر کاتەوە لەو نیعمەتانەی کە خوای گەورە داوێتی پێی و ئێمە هەمیشەش ئاگامە لە دوو ماف بێ ئەمە وەکو من بیرخستنەوە بۆ هەموو خەڵکی و بۆ خۆشم بەر لە هەموو خەڵکی ئاگامان لە مافەکانی خوایی بێ و ئاگامان لە مافی خەڵک بێ یعنی مافەکانی خوایی فێری ئەوەمان کە مافی خەڵک پارێزین ئێمە ئەتوانین بڵین کە لە ڕەمەزانە سڵحمان لە بینی خۆمان و خوا کرد ئاش بووینەوە لەگەڵ خوای گەورە تەوبەمان کرد پەشیمان بووینەوە فرمێسکی پەشیمانیمان هەڵڕێژاوتمان خوایە تەوبە بێ ئێمە ئەبێ ئەم تەوبەیە ڕاگرین خۆی عیبادەتکردن و نوێژکردن و ڕۆژ و گرتن و ئەم بابەتانە ئاسانە حتا حەجکردنی ئاسانە بەڵام ڕاگرتنی قورسە بەردەوامبوون لەسەری بەردەوامبوون و ڕاگرتن و پاراستنی ئێستا خۆ سەرکەوتن زۆر کەس هەیە سەرەکەوێ لە زۆر شتا سەرەکەوێ بەس مهم ئەوەیە کە گەشتیتە لووتکە وریابی لە لووتکە خەتەرە بەر نەبیتەوە ئەمە پێوترەوەکو بڵێ مار و پەیژەی ئیمانیە وەختی خۆی لە مناڵەیە یاریە بوو پێنەگو مار و پەیژە بەڵێ لە ئاخری ئاگەشتی سەر لووتکەی پێژەکە لێ مارەکە پێدای ئەکەوتی تۆ خواری خوارەوە مهم ئەوەیە ئینسانیش لە مار و پەیژەی ئیمانیا تۆ ڕۆشتووی بە پلەی پەیژەی ئیمان ئاستا کە تو ئاخر مەقام لەوێ نەفس و شەیتان نەخاتە خوارەوە وەکو بڵێ خۆ نەدۆڕێنی ئەمە بەشێکی قسەکەیە بەشەکەی تریشی ئەوەیە ئەڵێم با ئێمە ئەساسترین لە دوای مافەخوایەکان ئەوە بێ کە لەگەڵ خۆمان و خەڵکا سڵحی بینی خۆمانکەین یعنی لەگەڵ داک و بابمانە لەگەڵ خێزانمانە لەگەڵ دراوسێمانە لەگەڵ خەڵکی ترمانە ئەم سڵحە ئیجتیماعیە زۆر مهمە ئاشتەوایی کۆمەڵایەتی زۆر مهمە ئەگەر ئێمە ئاشبوونەوە لەگەڵ خوا فێری ئەوەمان نەکان لەگەڵ ترا چاکبین معناتەنە چیمان کردو
ینی ماندووبوونمان مەماوەتەوە لەبەرەوە هەموو فەلسەفەی دین من وای تێ ئەگەم بۆ ئیسلاحی کۆمەلگایە. زۆر سپاس جاخوای گەورە تەوفیقی هەموو لایە بدا و خوا ڕەمەزان و جەژن و عیبادەت و تەعال لە هەموو لایە قبول کا و خوا پاداشتی ئێوەش داتوانێ بەڕاستی ئەم کەناڵە بەڕێزە جێگای ئومێدی ئەو کۆمەلگایەیە کە هەمیشە قسەی خێر و باش و ئیسلاح و هۆشیاری کۆمەلگا خەناوە خەڵکەوە لە ڕوانگەی دین و دنیاوە خوای گەورەی شڵە دامەزراوتان کا سابتتان کا جێگا ئومێدی ئەو خەڵکە بن زیاتر و خەڵکەژ ئینشەڵا دوعای خێرتان بکات و سەربەرزی دنیا و قیامەت. زۆر سپاس بۆ ئامادەبوونێت بەڕێز زانایانی مامۆستا ئەحمەد پوشێنی زۆر سپاس دەکەین. بەڕێزان و خۆشەویستان لە ماوەی ڕابردوو لەگەڵ ئێوەی ئازیز و خۆشەویستدا بووین لە بەرنامەی گفتوگۆ کە قسەمان کرد لەسەر بەردەوامی جوانەکانی ڕەمەزان و لەسەر دوو تەوەرە قسەمان کرد لەسەر ئیستیقامە و بەردەوامی لەسەر ئاکارە جوانەکانی ڕەمەزان و دواتریش باسی ڕۆژووی شەشەڵانمان کرد کە لە مانجی شەوالدایە واتە مانجی شەشڵان کە کوردی خۆمان وای پێ دەڵێن واتە 6 ڕۆژی تر لە دوای ڕەمەزان بە ڕۆژووبی چۆنیەتەکەیم باس کرد لەگەڵ مامۆستا تاوتێمان کرد. زۆر سپاس بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست کە تاوەکو ئەم کاتە بینەرمان بوون. خوای گەورە یار و یاوەری گژلایەک بێ. خواتان لەگەڵ.